من فریشتەم لە هەڵەبجە چاوم بە دنیا هەڵهێناوە. هەروەک کوردێکی تری هەڵەبجە ئاوارەی ئێران بووین. ئاوارەی ئێران بووین لەوێ چوومە خوێندنەوە تا قۆناغی 4 سەرەتاییم خوێند. لەوێ نەمتوانی خوێندن تەواو بکەم گەڕاینەوە بۆ هەڵەبجە. لە ساڵی 2000 دەگەڕاینەوە بۆ هەڵەبجە هاوسەرگیریم کرد. خاوەنی 3 منداڵم. منداڵەکانم یەکیان نەخۆشە و نەخۆشی کۆدنبی داوەندی هەیە. بۆیە من هەمیشە لە ئازاردا بووم. بۆ دوای دەرفەتێکدا دەگەڕام. ئەوە بوو لە ساڵی 2020دا هاتە شارەکەم لە ڕێگەی دەستپێشخەری کارسازی گشت و کاڵیەوە. من ئەو بیرۆکەم لەوە بۆ هات کە لە باخەکەمدا سەرقاڵی کارکردن بووم. سەرقاڵی کارکردنی میوەکان بووم. بیرم لەوە کردەوە کە ئەتوانم ئەم میوانە بکەم بە مرەبا کە مرەبایان لێ دروست بکەم. بۆیە ئەم بیرۆکەیم بۆ لاو زۆر جوان بوو کە ڕۆشتم بە دوای ئەو کارەدا لە کۆرسەکاندا سەرکەوتوو بووم. لە هەموو کۆرسەکاندا سەرکەوتوو بووم و دوێنێ ژیانم پڕ بوو لە ئازار، ئەمڕۆ پڕ لە هیوا. دەمەوێت لە بیرۆکەکەمدا گەشە بکەم بە هەموو ئەو ئافرەتانە بڵێم کە بە هەموو ئەو ئافرەتانە بڵم کە شایانی هەوڵدانە لە ئێستادا کە ژیانێکی تازە دەژیم، لە ژیانێکی تازەدا دەژیم. ئێستا من ژنێکی لێ هاتووم، دەتوانم شان بە شانی پیاوان کار بکەمەوە بژێوی ژیانی خۆم دابین بکەم و لە هەمان کاتیشدا دەتوانم بەرهەمی زەویەکەی خۆم بخەمە ڕوو. ئازار و ناڵەی ڕابردووم گۆڕا بە هیوای سەوز و شیرین وەک مرەبای هەنجیر.